هەموو موچەکە گەیشت و دەست بە دابەشکردنی دەکرێت. دوجار موچەی مانگی دووی موچەخۆران و فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشت و بڕیارە هەر ئەمڕۆ دەست بە دابەشکردنی بکرێت. موچەی مانگی دوو زۆر بە چکەچکە هات. هەفتەی ڕابردوو زیاتر لە 274 ملیارد دیناری گەیشت، دوێنێش 365 ملیار و 702 ملیۆن دیناری هات. ئەمڕۆژ دوجار 295 ملیار و 405 ملیۆن دیناری خرایە سەر هەژماری وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان. وەک وەزارەتی دارایی و ئابووری ڕایگەیاندووە، بڕیارە ئەمڕۆ دوای تاوکردنی ڕێکارەکان خشتەکە بڵاو بکەنەوە و دەست بە دابەشکردنی موچە بکەن. وەک مانگەکانی ڕابردوو ئەمجارەش وەزارەتی دارایی گلەیی هەیە، ئەڵێت زیاتر لە 16 ملیارد دینار لە شایستەی موچەی مانگەکانی ڕابردووی خانەنشینی شارستانی و سەربازی نەنێردراوە و ئەمەش کێشەمان بۆ دروستەکات.